بهیوین دما خوش هونجارک دن بخیر هاتنا دمی لحاف گهاندنا کردان کرد کنکشن. ابوی هیویه که ام کردان بگهین نه که سرهاتی و بویرن لجهان دقامن پیک گهورین داخل شمو جویره جه استودیو دنگ امریکا لواشنطن دی سی دید گلوده. ده برنامه ایرودا اسد سوزده سوریه جه تیروستان پاقش بکو ترکیه جه خباتا کردن سوری نرحتا گرجیا نهبرا حکمتا ناوند و یا هرما کردستان عراقی سزدبا لی آسویا چارەسەری نەدیارە مەهەفبەیبینێک دەگەڵ ڕۆژنامەوانێکی کورد کریە و کۆلین لەسەر هێریشا لێ دژی بەرزگەهاکە ئۆلدارن سیخ لێ ئەمریکا. سڵاوین دووبارە بینەرین کورد کۆنەکشن. سەرۆکی سووری بەشار ئەسەد سۆزێ دەدەت بە گوتناوی وڵاتی ji tîroristan paqij bike li demê ku serhildayê şerên giran li bajarê Helebê dikin bo kontrolkirina cihên stratejîk û wezîra derveya Amerîkî dibêjtin demê Hindê hatiye cîhan hizra qonaxa piştî Esed bike. Televizyona dewleta Sûrî ji zarê serok Esed ragihan dema gotî ew qet ji tîroristan xweş nabe. Esed digel mêvanê xwe sekreterê Civata Parastina Niştimaniya Îranê Saîd Celalî kom bû. Celalî soza berdewamiya piştevaniya Sûriya da got ew pişkeke ji berxwedana li dijî hêzên biyanî. Em bawer dikin ev planên dijî Sûriye ji bo tolstendinê ne ji ber rola Sûriye ya serbilind di berxwedanê de. Li heman dem rêxistiya Amnesty International wêneyên satelaytê ji Heleb û dorûber nîşandan diyar dikin şerbiçekê giran li wer têkirin û xelkê deverê dibêjin hêrişên durindane têne encamdan. Topbarankirin berdewam e. Rojane belkî bêtir ji 60 mûşek her rojê. Xelk têne kuştin û gelek jî seqet dibin. Balî xwe wezîra derveya Amerîkî got demê Hindê ya hêzên cîhanê dest bi nexşeyan bikin bo qonaxa piştî Esed. تندبونا شری لی حلبه و وقتیانا کار بدستا بدرسی دیار دکن که چند پیدویه لسر نقشکا و گهاستنه یا باش به هبر کار بکین و از هیوی دارم که همی وی بزانن باشتین ریگ ده او بید که خوب لستر بگهین نویره دا شر بیتر آوستاندن و دست به وگاسنکا سیاسی بیتکرن با پاشروژکا باشتر با گل سوریا. خانم کلنتن وی پرسه دیگل کار بدستین ترکیه بحث دکا. و پشتی کردین سوریه دست بسر چند ناوندین اولکاریا حکومتی دا گرتین لی چند باجاروکن سر سنوری ترکیه انکره نرحتیا خواه دیار کر جه اگرا درباز بونا شر نافخواه سوری بو ناف سنور نوی لدمکی کو انکره بخواه شر لدیجی جدای خوازین پیکی که گرم کریا. محەممەد بێروان کوردێکی دانیشتووی شارۆچکەی جێلانپینەرە لە باشووری ڕۆژەڵاتی تورکیا و لە ماڵەکەی خۆیەوە هێڵی پێشەوەی قەیرانی سووریا دەبینێ. ماڵەکەی هێندە نزیکی سنوورە دەتوانێت بە هاوارکردن قسە لەگەڵ ئەو کەسوکاری دابکا لەو بەرسنوورەوە. بێروان هەفتە لە دوای هەفتە ئەوەی دەبینی سەرهەڵدانی سووریا وەردەچەرخێ بۆ شەڕی ناوخۆیی. بێروان باز لە هەستی کوردیش دەکات لە ڕۆژەڵاتی ناوەڕاستدا. Bunlar daha önce de bildiğiniz gibi burası. بەبێ هیچ گومانێک خەڵک حەز دەکەن پێکەوە بژین ئەو چەپەرانە پێشتر لێرە نەبوون هەموو هەر یەک بنەماڵە بووین. Sonradan bu çekildi orada işte. دواتر چەپەریان دانا و جیان کردینەوە و هەندێک لە خێزانەکان جیاکرانەوە مام خاڵ برامان هەن لەو بەر لە سووریا. Bir aile gibi geçimini yapsınlar. بەشەکەی تری ئەم شارۆچکەیە لە سووریادا پێی دەگوترێت سەریکانی و ئێستا لەژێر کۆنتڕۆڵی تەواوی کوردەکاندایە. هاوکاتی سەرقاڵی هێزە سەربازیەکانی حکوومەتی سووریا بە شەڕەکانی حەڵەب و دیمەشقەوە کوردەکان ئێستا زۆرێک لە ناوچە هاوسنووریەکانی تورکیایان کۆنتڕۆڵ کردووە. تورکیا ترسی هەیە لەوەی کوردی سووریا داڵدەی جەنگاوەرانی پەکەکە بدەن. لەم چەند ڕۆژەی ڕابردوودا تورکیا هێرشی کردوێتەوە سەر بنکەکانی پەکەکە. لەو هێرشانەدا لە هەردوولا کوژرا و بریندار هەن. تانک و چەکی قورس بە ناوچەی کوردەکاندا بڵاوکراونەتەوە. Suriye'nin kuzeyinde ڕەجەب تەیب ئەردۆگان دەڵێ لە دەمێکدا ڕژەمەکەی ئەسەد کۆمەڵکوژی درڕندانە دەکات لە سووریادا پێویستە جموجۆڵەکان لە باکووری سووریادا بە وردی لێیان بڕوانرێت دەشڵێت هەرگیز ناتوانن چاویان لەسەر ئەو جۆرە پەرسەندانە نەبێ کە مایی مەترسین بۆ سەر ئاسایشی تورکیا. لە دەمێکدا کوردی سووریا بە تەواوەتی بەشداریان لەسەر هەڵدانی سووریادا نەکردووە لایەنە سیاسیە کوردیەکان لەم ماوەی ڕابردوودا لەسەر هاوڕێزی ڕێکەوتون. حافظ عەبدوڕەحمان کوردی سووریایە و چالاکوانی مافی مرۆڤە لە ساڵی پاردا ڕای کردوتە تورکیا و دەڵێت ئەو ترسەی تورکیا هەیەتی لە جێی خۆیدا نییە.
و گوتبه به چخاتکی نرمایی آگر کی بردن ویت شتین و مثلا کرد دوزا پرچبونی دکن هیچ پرچبونا کرد ده سوریه ده ابنا ده پروگرامی تو پارتیا ده یو ندی تو هزا ده یو مثلا پرچبونی ابنا تو نیک یاد دوات ده تبی فرسندک جملت کرد راتی فرسندک درست اسپتر اف نزیکا اشترک بیشم ده سالای عمل بندی فرسندک یولو بود. لە سووریا کوردەکان ئاهەنگی خۆشی بۆ ئازادیە نوێیەکان دەجێڕن و بەڵام لە تورکیا قەیرانی سووریا ئاڵۆزی نوێ دێنێتە ئاراوە بۆ قەیرانی درێژخایەنی نێوان حکوومەتی تورکیا و کوردەکان لە باشووری ڕۆژهەڵاتی وڵاتەکەدا. بینەران گرژیا ناوبەرە حکوومەتە هەرێما کوردستانە عێراقی و حکوومەتە ناوەندیە بەغدایê li van heyaman hinekê siz dibe lê asoya çareserkirina pirsgirêkên wan nexuyaye. Me pirsyar ji rojnamevanekî Kurd kir ka rastiya kêşeyên navbera herdû aliyan çi ye? Ez bêjim şer nîne navbera Bexda holêrê de ne lêktê gihîştina hey êkûdû nagihin demêt êkûdû nagihin aştî nabit demêt êkûdû nagihin diyalog durist nabit demêt êkûdû nagihin bawerî nabit demê bawerî nebit meعنayê aştî durist nabit kêşa serekî naveyna herêmê ew de bawerî êkûdû nînin nek ekrûnên rastiya bo êkûdû bêjin çünkû rastiya bo êkûdû nabêjin pêkvekar kiriye pêkvejiyayna li gelê wextê hukmranî ez bota rastiya nebêjim diyalog hebit jî diyalog dê neye berhemdar bit راستی نەوەرە بەغدای و هەولێرەوە قوت بووی چونکو هەرێکت بشت ئەزی ڕاستم بەس هەر یالیەک نایێتە بێشتە وەردان پێک بەڕونێن کە جارێکی ئەملکێرێ نەت ڕاستن وەختی ئەس بێژم ئەف تشتەی خراپە بێت ئەس بێژم باشیاوی ئەوەی وەسایە ئەم هەردووت بێژن فلان تشت گەلێکی باشە بەس ئەم ئەلیە خراپ نابێژنە یا خراپ چییە کۆنەهۆ ئەم تەنازلێ بۆ ئێکود و قبول ناکەنە هەرێم بۆ بەغدایە تەنازلی قبول ناکاتە سەر هەندێک خاڵە و بەغداژی هەند تەنازلێن بندێک خاڵە بۆ هەرێمە قبول ناکاتە هێشتا سیستەمی سیاسی وڵاتی تێنەگەهشتیەکانی فیدرالیەت و پرۆسسە فیدرالیە چاوە جێبەجیت تێدەکردن ینی باشە گەلک دەبێژن کێشەیەکە کەسایەتیە دنێڤبەرە سەرۆکی هەرێمێدا و دنێڤبەرە سەرۆک وەزیری عێراقیدا تو چت بێژی ئەس بێژم هەرکە یەکی دیژی شونا سەرۆکی هەرێمێ بەڕۆیز مەسعود بارزانانی وێ درێبا دێ ئەف کێشە هەر هەبانە چونکو ژێرزەمینە کێشە دروست بووە بەس پرۆسسە چارەسەرکردنی ڕێ بە ناچتە پادێ پرۆسەرە چارەسەرکردنی هەندێ خەتایەت کێ بن دائما برایە مەزن vêt berê xwe bitir bo birayek biçûk tenazilê biket û guhdiyarê lê biket و durist rêv detê Bexda wehîd eger guhê xwe nedetê biraya biçûk vêt welê biket bo qenaetê çêket بۆ قەناعەتێ چێکات ئەس بێژم gelek rexne heyt bêjin ku serokê herêmê û serokê wezîranê Iraqê û kêşa gehîştiya kesayetî naveynan de ew her du kesa temsîla yanî nîneratiya dû meletat ken dû leyanat ken dû cihên siyasî ken dû cihêt destûrî ken wextê bo nimûne maddeyek madde ne her madde 140 ne her madde neft û gaz ne her madde pêşmergeyî besîttirîn tişt hinartina dermana ji Bexdayê bo Kurdistanê newekî xwe bit dê tiştekê dirê dişte proseseka Mestir ya Mestir gelek xemve wernagirta ji ber sirahê siyasî ji ber minafesê ji ber vît rolê ragihandinê dê wan kêşê nîveka herêmî û navenda rolê azirandinê ye yan rolekî avakere daxewe rolê azirandinê ye rolê avakirinê nîne çunku ragihandin tenha و بيانات هردو لايانا بتر فد جوتفا يعني شروفا كرنو وانالايز كرنا فان بياناتا نينا کاربدەستên ئەمریکی لە ئۆستانê ویسکانسن دەبێژن ئەو هێشتا ڤاکۆلینا dikin li ser hêrîşa li dijî peristgeheka oldarên sîx ئەو hêrîşa bûye egera kuştina 6 kesan û birîndarbûna çendên dî ji endamên vê kêmaniya olî li Amerîka heta niha karbidestan gotiye ew karekî terorîstiyê navxwe ye هاوکاتی تاوتوێکردنی بەڵگەکان لەلایەن کاربەدەستانی خۆجێیی و فێدراڵیەوە لەناو پەرستگاکەدا واتە شوێنی تاقیکردنەکانی ڕۆژی یەکشەممە خەڵکی جۆرا و جۆر لە مەیدانی ناوجەرگەی شاری میلواکی وەک پرسە و ماتەم دەربڕین بۆ ئەو 6 کەسەی لە ڕووداوەکەدا کوژران و هەروەهاش نزاکردن بۆ ئەو سێ بریندارەی لەبارێکی خراپی تەندروستیدان. مناڵان لە دەوروبەری کاتژمێردەی سەر لە بەیانی خوێندنیان هەبوو تەنانەت نەماندەزانی ئەو مناڵانە لەکوێن یەکێک گوتی وانەیەکیان هەبووە نەماندەزانی لەکوێ و چیش ڕوودەدات. خانم کاود لە ڕێی فەیسبووکەوە بە ڕووداوەکەی زانی و دەست بەجێ لەگەڵ هاوسەرەکەی و کشەکەیدا هاتنە پەرستگاکە بۆ دڵنیا بوون. سپاس گوزاریانم مانای وایە هەموو کەس خراپ نین کۆمەڵگایەک هەیە ئەو خەڵکەن
کە مرۆڤایەتی لە پێش ئاینەوەدا دەنێن. هیچ مەبەستێک نازانم لە پشت ئەم ڕووداوە بێت، بەڵام ئەگەر پەیوەندی هەبێت بە شێوازی ڕەوانینی کەسێکەوە ئەوە یانە ئەو ئەمریکایە نییە کە بیرمان لە ژیان دەکردەوە تێدا. ڕاندی برایس بەشداری لەو مەڕاستیمەدا کرد کە دروشمی وەسکانسن فرمێز لە ڕێژێت تیایدا بەرز کرابووەوە، دەڵێ ڕووداوەکە دووچاری شۆکبوونی کرد هاوشێوەی سیخەکان. ناتوانم بیرەوە بکەمەوە بۆ کەسێک دەچیتە ناو پەرزگاکەوە. خەڵکەکە ئاهەنگی لە دایکبوونی کینویان دەگێڕا، خواردن بە خۆڕایی دەدرا بە هەر کەسێک لەوەی بووایە. پێشوازی لە هەموو کەسێک کراوە، خەڵکێکی ئاشتی خواز نازانم هیچ مانایەکی نییە. خەڵکی تریشە بوون لە هەوڵی ئەوەدا بوون تێبگەن هۆکاری ڕووداوەکە چی بووە، کەوەها زوو پاش ڕووداوی سینەماکەی کۆلۆرادۆ کە 12 کەسی تیادا کوژران دروست بوو. ملواکی شارێکی ئارامە، ئەم جورە ڕووداوانە لە هەموو شوێنێک شیانی ڕوودانی هەیە. ئەورورا لە کۆلۆرادۆ شارێکی بچووکە، بیرمان دەخاتەوە ژیان کورتە. هاوکاتی گەڕانی لێکۆڵەرەوەکان بە شوێن سەرەداوەکانی ڕووداوەکاندا زۆرێک لە سیخەکان لە ویسکانسن هێشتاش لە شۆکدا دەژین و میدیاش سەنگنی و سەرنجێکی زۆری خستوەتە سەر کۆمەڵگای سیخەکان لە وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکادا. بەڵێ بینەران بەری ئەم خاتری ژۆ بخوازن ئەم بەری خوا بدن کە ڕۆژنامین ئەمریکی لەسەر هەڵبژارتنین ئەمریکا چ دبێژن. ڕۆژ باش ئەس سیروان قوچۆمە لەگەل VOA 60 هەڵبژارتن. ڕۆژنامەیە پۆلیتیکۆ دەبێژە ڕاوەرگرتنێن و دیار دەگەین بۆ سەرۆک ئۆباما بە 4 پۆنان لە پێش مت ڕامنیە لە ڤرجینیا و بە 6 پۆنان لە ویسکانسن، لێ ڕامنی بە 5 پۆنان لە کۆلۆرادۆ لە پێشە. مالپەر دەبێژە کۆگومان دەربارەی ڤان ڕێژەیان هەیە پشتی کۆ هەمان ڕاوەرگرتنێ پێشکەتنەکە پرفرە لە سێ ویلایەتên din yên گرنگ دا ئۆباما. پرانیا ڕاوەرگرتنێن din ئۆباما لە کۆلۆرادۆ دەدن پێش ڕامنی لێ پێشبازی لە ویلایەتên din gelekî nêzîktir hebe. CBS News dibêje dê Obama ji bo çend axaftinên kampênan vegere Colorado tenê 5 rojan piştî ku Romney gera xwe li wir bidawî kir. Her yek ji herdû berbijaran 3 caran serdana vê wilayeta girîng li mehabûyî kiriye. CNN dibêje nêzîkbûna di pêşbaziyê de tê wê wateyê ku dawî lê kempêkirina negatif nayê. Ji ber ku herdû berbijar û alîgirên wan axaftin û reklamên dijî hev her berdewam dikin. Ev her tişt ji bo îro heta careke din xatirê we. بینەرین لە هەفگەهاندنا کوردان کورد کۆنەکشن هون دikarin bibin hevalên meyên Facebookê www.facebook.com/kurdconnection ev e îmêla me ye kurdconnection@voanews.com. Heta li hevgihandineka din her sax û selamet bin.